ئەم هاوڵاتیانە مامەڵەی چاودێری کۆمەڵایەتیان کردووە و چاوەڕوانی ئەوەن لیژنەکان سەردانیان بکەن، بەڵام کەمی ئەندامانی لیژنە و جیاوازیکردن وای کردووە هاوڵاتیانی گەڕەکە کوردیەکان مامەڵەکانیان وەک پێویست ڕای نەکرێت. وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بۆ موچەی چاودێری کۆمەڵایەتی ناوی 41,000 کەسی بڵاو کردەوە. لەو ژمارەیە تەنها 2,000 کەسیان خەڵکی کەرکووکە، جگەلەوەش کەمتر لە 50 ناوی هاوڵاتی کوردی تێدایە. زۆرینەی ناوەکان خەڵکی حەویجان. من چەندێکە منم خەڵکی دەوروبەری خۆم خەڵکی ناسم مستاق زۆر مستاق بۆی نەکرا خەڵکی شێ نازانم چۆن کردوێت یعنی هەموو کەس بۆ یەک نەفەرق و فروت زۆرە وەڵا بەڕاست ئارە وەڵا خەڵکی زۆرە فەقیرە و مستاق بوو هاوکاری ئەرە وەڵا کەوا لیژنەی ڕێعایەتی ماڵەکانە گەڕێ بەڵام بەڕاستی لە کاتی هاتنی لیژنەکانە هەر ئەندامێکی لیژنەکە لەلایەن چەند کەسێکی حیزبی و برا بە کۆڵانەکان بینیمان هەر کەسە و ماڵی خۆی خزمی خۆی دراوسێ خۆی گەڕانیان بەڵام گەشتە سەر ئەوەی کەوا خەڵکە ئامەکە بوو بینیمان چۆڵیان کردەوە تا ئێستا خەڵکێکی زۆر هاتووە لێرانەکەوە بۆتەوە بۆ لیژنەکە بینی سێکە هیچ لیژنەیەکی لێ نەماوە بە بیانووی ناخواردنی ئیسراحەت و کۆمەڵەشی لەم بابەتانەیە. ئەم هەموو خەڵکە هاتووە بۆیرە بۆ کەسیان نەکردووە ئەوەی واستەی هەبێ بۆ یەکەن واستت نەبێت سوێن بەخوا هەر حەسابیش بۆ ناکەن ئەوەنە خەڵکە کەوتۆتە دوای 4 نەفەر سار سیارەکە کەوتونە ڕۆیشتونە هەر حەسابیان بۆ ئەم خەڵکە هەر نەکرد سوێن بەخوا واستت نەبێ نایەن بۆ ماڵت هەر دنیاش کاول بێ. ئەو کاتی ئەوان وتیان ئێمە ئەوانی ناوێن لە ئەنتەرنێت هاتوۆتەوە تەلەفۆنیان بۆ بکەین تەلەفۆنیان نەکردووە لە کووت و بڕا هاتوونە دوایەوە نهاتوونە لای ماڵێمەش هەر نهاتوونە نیوەی پەنجالی بڵام 200 ماڵ پەنجالی گەڕاون و نهاتوونە بە پێی پێویست نەیان کردووە. فراکسیۆن یەکێتی لە پەرلەمانی عێراق کار بۆ ئەوە دەکەن لیژنەکان ببەنە گەڕەکە کوردیەکان تا هاوڵاتی کوردیش لەو مافە بێبەش نەبێ. ئەوانەی ئیسیمارەی لە ڕێی ئەلکترۆنیەوە تەقدیمیان کردووە بۆ ڕێعایە ئەو بتوانین ئەو ماڵانە بڵین کەشفی بکەنەوە یان بەحثێکەن وەکو خۆیان ئەڵێن و بتوانین زۆرترین خەڵک سوودمەند بن لەم موچەیە و بتوانین هەموو گەڕەکەکان ماڵ بە ماڵ ئەم تۆژەرانە یەک بە یەک ماڵەکان بەسەرەکەنەوە ئەوەی مستحقی ڕێعایەکە بێ بۆ یەکەن. باوتەی بەرپرسانی باڵای حکومەتی عێراق چاودێری کۆمەڵایەتی عێراق ئومێدێکە بۆ چینی هەژار تا ببن بە خاوەن موچە، بەڵام لە شاری کەرکووک ئەمەش بۆ هاوڵاتیانی کورد ئاستەنگ و کەمتەرخەمی زۆری تێدا کراوە. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک.